بەڕێزان وەک پێشتر ئاماژەم پێدا تەوەری یەکەمی بەرنامەی ئەمڕۆ تایبەتە بە قسەکردن لەسەر ڕێکەوتنی یەکێتی و پارتی و هەروەها کاردانەوەکان لەسەر ڕێکەوتنی یەکێتی و پارتی و هەروەها هەڵوەستەکردن لەسەر هەڵبژاردنەکانی کوردستان لەلایەن وڵاتانی دەرەوە بۆ ئەمە بەستا میوانداری کاک سەرتێب عەلی ئەندامی سەرکردایەتێکی تیمان کردووە لە ستۆدیۆ ئامادەی. کاک سەرتێب بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس. کاک سەرتێب دیارە ڕێکەوتنی یەکێتی و پارتی و ڕاگەاندراوی هاوبەشی نێوانیان و کۆبوونەوەش ئەمانە کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێناوە. بۆچی ئەم هەموو کاردانەوانە هەیە؟ بۆچی ئەم هەموو فشارانە لەسەر وڵاتانی دەرەوە لەسەر ئەم دوو حزب هەیە؟ بەڵێ چونکە لە ماوەی ڕابردووە ململانەیەکی ڕوون و ئاشکرا هەبوو لەسەر چۆنێتی بەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازی لەسەر یاسای هەڵبژاردنەکان و کۆمەڵێ مەلەفاتی تر و ئەمە هەژمونی بەسەر ڕاگەیاندن و سۆشیال میدیایە گرتبوو کە یەکێتی و پارتی هەموو کەسەی زانی کە لە یەک نیگەرانن جیاوازیان هەیە و ئەم جیاوازیانە هەر هەبووە ئەیشمێنێت تەنانەت دوای ئەم ڕێکەوتنەیەش چونکە دوو حیزب و دوو تێڕوانینی جیاوازن بەڵام یەکێتی کۆمەڵێ داواکاری هەبووە تایبەت بووە بە شێوازی بەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و بە تایبەتی ئیستحقاقاتی ئەم منتیقانە ئێستا پارتی هاتووەتە پێش تێگەشتنێکی باشتری هەیە بۆ شێوازی بەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستان و یەکسانیکردن لە موچە و داهاتەکان و چۆنیەتی دابشکردنی موچە بە یەک سیستەم و دواتر پرۆژەکان بۆ ئەم ناوچانە و ناوچەکانی تر بەسەر بنەمای دانیشتوان و مەسلەی یاسای هەڵبژاردنیش یەکێتی نەیشاردووە کە دید و بۆچوونێکی جیاوازی هەیە بۆ یاسای هەڵبژاردن. بورە ئاماژە بۆ داکەیەکێتی تێڕوانینێکی جیاوازیە و پارتی تێڕوانینێکی تر و باشتری هەیە ئەمێ زیاتر لەسەر ئەو ڕوونکردنەوە بێ یاخود هەردوو لا تێڕوانین جیاوازیان هەیە. بەڵێ لەسەر یاسای هەڵبژاردن بوو دیارە ئەوەی کە پەیوەندی بە جەناب بابەتێکیان پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەبوو ئەوەیشی وڵاتان کە زیاتر باسی هەڵبژاردنیان کردووە ئەو کونسوڵخانانەی کە لە هەرێمن کە باس لە ئەوەکەن هەڵبژاردن چیتر دوانەکەوێ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دادپەروەرانە بێ ڕەچاوی مافی کەمینەکان و ژنان و ئەوانەی تیا بکرێت ئەمە کە لە ڕاگەیاندراوی کۆنسوڵخانی وڵاتان هاتووە. یەکێتیش هەمان ئەو داواکاریانەی هەبووە پێشتر یاسایەکمان هەبێ یاسایەکی کە لەگەڵ قۆناغەکەیە بگونجێ هەمواری یاسا کۆنەکە بکرێتەوە. مەسلەی پێکهاتەکان وانە یەکێتی تێڕوانینی وایە کە پێکهاتەکان بەڕاستی نوێنەرایەتی خۆیان بکەن و چۆن لە عێراقا دابشکردنی کۆتاکان بەسەر پارێزگاکانە پەسەند کراوە تەنانەت لە دوا هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا کۆتای مەسیحەکان دابش کرا بەسەر پارێزگاکانە. یەکێتیش ئەو تێڕوانینەی هەبووە ئەمە تێڕوانینێکە هاوتەری بە لەگەڵ ستاندارە نێودەوڵەتیەکانی هەڵبژاردن. ئێستا تێگەیشتنێکی باشتر هەیە کۆبوونەوەی هاوبەش ئەنجام درراوە کە من دڵنیام خەڵک پێی خۆشە. ئێستا ئەو تێگەیشتنە باشترە بە ئاراستی ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بەڕێوە بچێت هەروەکو لە بەیاننامەی هاوبەش هاتووە تەئکید دەکەنەوە کە هەڵبژاردنەکان چیتر لە کاتی خۆی دوانەکەوێت چونکە خۆتە زانی ئەم هەڵبژاردنە دواخراوە یعنی لە کاتی خۆیان ئەبواە ساڵی ڕابردوو بکرایە لە مانگی 11 هەڵبژاردن بکرایە بەڵام ئەوە 8 مانگە کە دواخراوە یەکێتی و پارتی و کونسڵ و حیزبە سیاسیەکان هەمووی مەبەستێتی چیتر لەوە زیاتر دوان ناکەوێت. بەڵام ئەی هۆکاری ئەم دواخستنە چییە؟ ئێمە بگەڕێنەوە بۆ معالەجەکردن و چارەسەرکردنی هۆکارەکان کە یەکیان هەموارنەکردنەوەی یاسای هەڵبژاردنە دوو نەبوونی کۆمیسیۆنێک چونکە ئەو کۆمیسیۆنی کە لە هەرێم هەیە ئێستا هەم فراغیان هەیە لە ژمارەی کۆمیسیارەکان ئەوانەی کە کۆمیسیۆن بەڕێوە بن هەم مودەی یاساییان کۆتایی هاتووە چونکە ئەوان هەڵبژاردننی پێشتریان ئەنجام داوە پێویستیان بە تازەکردنەوە وەرگرتنەوەی متمانە هەیە لە پەرلەمانی کوردستانەوە ئەبێ ئەوەش جێبەجێ بکرێت. کاک سەرتێب تێگەیشتنی هەردوو لا چۆنە بۆ گەڕانەوە بۆ هۆکاری دواکەوتنی هەڵبژاردن؟ بەڵێ ئەوەی کە هەم لە ڕاگەیاندن و لە بەیاننامەی هاوبەش هاتووە تێڕوانینەکان نزیکن لە یەکەوە وا بڕیار وایە کە ئەوەی کە ماوە چونکە بیرمان نەچێت لەو کۆبوونەوانەی کە پێشووتریش کرا قۆناغ بە قۆناغ هاتنە پێشەوە لە یەکتری قۆناغ بە قۆناغ نزیک بوونەوە. بۆ نمونە یەکەم جار پارتی دیموکراتی کوردستان قەناعەتی وابوو سەرتاسەری بێ یەک بازنەی بێ ئێستا تێڕوانینی گۆڕاوەکە بەسەر پارێزگاکانە 4 بازنەی بێ ئەو 100 کورسی هەیە. لیستی دەنگدەران و ئەوانە کە ئامارەکە ئایا ئاماری عێراق بێ ئاماری کوردستان ئەم گۆڕینی تێڕوانینە چۆنیە سازشکردن لەسەر خواستی خۆیان لەبەر بەرژەوەندی گشتیان چۆن؟ ئێمە ئەبێ بە وەکو
بەنیەت باشی دائیمە سەیری هەموو هاتنە پێشەوەیەک بکەین و ئەمانە بابەتن یەکێتی و پارتی دوو حیزبی جیاوازن هەر بە جیاوازیش ئەمێننەوە تەنانەت دوای ئەمە ڕێککەوتنیش بکرێ ئەمە دوو دنیابینی و دوو تێڕوانینی جیاوازمانەیە بۆ چەندینی یاسای تریش بێتە پێشەوە بەڵام ئەوەی کە گرنگە پێکەوە کاری هاوبەش ئاساییە جیاوازیەکان بەڵام لەوە ئاساییترەوەیە چارەسەرکردنی جیاوازیەکانە ئەو هاتنە پێشەوەیە شتێکی باشە بەمەرجێک کردداریان ڕنگ باتەوە لەو کۆبوونەوانەی کە قرارە لە چەند ڕۆژی ئایندەیە بە تایبەتی ئەوەی ما بێتەوە مەسلەی کۆتاکانە ئەگەرنا پێشووتر لە کۆنووسیەکە هەم یەکێتی و پارتی و چەند حیزبێک وەکو بنەما ڕێکەوتون کۆنووسی هاوبەشیش بڵاوکرایەوە کە ژمارەی کورسیەکان 100 کورسیەکەی کە گشتیت دابشکرێ بەسەر پارێزگاکانە بە پێی ژمارەی دانیشتوان مەسلەی کۆتاکان ماوە مەسلەی لیستی دەنگدەرانی عێراق بە بنەما وەربگیرێ بۆ ئەو ڕێوشێنانی کە هەیە وە کۆمیسیۆنیش کارا بکرێتەوە. کاکسەرتی پێشووتر لە بابەتی تریشا تەنانەت لە دۆسی تریشە کۆبوونەوە هەبووە ڕێکەوتن هەبووە زنجیرە کۆبوونەوە کراوە کەتبوون ڕوویاوە ناکۆکی دروست بۆ جارێکتر کۆبوونەوە کراوەتوانێت لەسەر کۆبوونەوە ڕێکەوتنی ئەم جارە چی ئەڵێ ئەمە ڕێکەوتنێکە ئەگەری ئەوەی هەیە کە جارێکتر ناکۆکی دروست بێتەوانێت جارێکتر کێشە بۆ پرۆسی هەڵبژاردن دروست بێتەوە ئەزانین ئەم جاریان خۆیان دەست پێشخەریان بۆ کردووە بۆ کۆبوونەوەکە حەقا ئەم جیاوازتر بێ و پێشووتر لەوانەیە کۆی گشتی حیزبە کوردستانیەکان پێکەوە داوای کۆبوونەوەیان کردبێ بە تایبەتی ئەم جاریان بە دیاریکراوی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان خۆی دەست پێشکەری و داوای کردووە بۆ کۆبوونەوە جیاوازێکی چێگەر خۆی دەست پێشخەریکەواتە ناکۆکی دروست نابێتەوە تێڕوانین جیاواز هەر هەیە ئەم دانیشتانە بۆ چییە تەنانەت کە دوێنێش کە کۆبوونەوە کراوە ئەوەی ماوەتەوە دەستگای هەڵبژاردن هەردوولا دەستگای هەڵبژاردنەکانی یەکێتی و مەکتەبی هەڵبژاردننی ئەوان بۆ ئەو فەرنیاتەی کە ماوە ئەوانش پێویستە دانیشتنی خۆیان بکەن و گەڵاڵی پرۆژەیە بکەن و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و دوێنێ بەڕێز کاک بافڵیش لە ئەو لێدوانە ڕۆژنامەوانی کە باسی کرد ڕای حیزبەکانی تریش وەربگیرێ چونکە ئەمە بەڕاستی ئێمە ئەم وڵاتە تەنها یەکێتی و پارتی نییە و کاک بافڵ تەکیدی کردووە کە پێویستە ئەو لایەنانی تریش کە پێشتر لە کۆبوونەوەکانە بەشدار بوون گوێ لە ئەوانش بگیرێ بیر و بۆچوونی ئەوانش بگرێ بەڵام ناکۆکیە سەرەکیەکە ڕوون و ئاشکرایە کە لە نێوان یەکێتی و پارتی وەکو دوو حیزبی سەرەکی بەڵام بە هەند وەرگرتن و بیر و بۆچوونی حیزبەکانی تریش گرنگە تەنان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش لەسەر یاسای هەڵبژاردن تایبەت نییە بە دوو حیزبەوە لە هەموو حیزبەکانی تریش بیر و بۆچوونیان وەربگیرێت چونکە فراکسیۆنیان هەیە لە پەرلەمان بەشێکیان بۆیە وەکو باسمان کرد ئەم جارە بابەتەکە جدیەتێکی زیاتری پێوە دیارە ئەگەرنا جەناب و خەڵکی کوردستانیش ڕاستەکەناڵیان ئەم هەموو کۆبوونەوە لە ساڵی ڕابردووەوە کراوە لەسەر یاسای هەڵبژاردنەکان لەسەر کۆمەڵێ مەلەفی ترۆوانە ئەم جارە جۆرێک لە مکوڕبوون و جدیەتی پێوە دیارە و بێگومان کونسوڵخانی وڵاتانیش کە وەکو تەدەخل نییە ئەوان بیر و بۆچوونی خۆیان ئەخەنە ڕوو داوا ئەکەن کە حەق وایە باشتر وایە چیتر هەڵبژاردن لەوە زیاتر دوانەکەوێ ئەمەش ئەبێ بە هەند وەربگیرێ بەڕاستی باس لەوە کرد کە کۆبوونەوەی ئەم جار ڕێکەوتنی ئەم جارە جدێتی پێوە دیارە جیاوازە لە جارەکانی کۆبوونەوەکە پێت وایە بۆچی جیاوازە لە جارەکانی تر ئەمە کاریگەری فشاری وڵاتانی تر نییە خۆتەزانی ئەوان ئەو کۆنسوڵخانانە پێشتریش لە دانیشتنەکانە ئەم بیر و بۆچوونانیان بە حیزبە سیاسیەکان وتووە بە پەرلەمان وتووە بە حکوومەت وتووە و نێردەی نەتەوە یەکگرتوەکان بۆ کاروباری عێراق یونامی چەند جارێ ئەم پەیامی بەجددی گەیاندووە و لە کۆبوونەوەیەکی هاوبەشی نێوان یەکێتی و پارتیشا لەسەر یاسای هەڵبژاردنەکان نوێنەریان وەکو چاودێر بەشداری کردووە واتە مەبەستیانەوە تۆ ئەم پەیامە بەڕاستی ئەبێ دەسەڵاتدارانی ئەم وڵاتەش تێبگەن لەوەی کە نەتەوە یەکگرتوەکان کە دێت لە کۆبوونەوەیەکە بەشداری ئەبێ وەکو چاودێر و بیر و بۆچوونی ئەخاتە ڕوو دیارەمە بەستێتی ئەگەر ڕێکەوتن نەبێت دەسوەردانی تر ئەبێت ڕێوشێنی دەسوەردان و بارودۆخی دەسوەردان ئەمانە بە پێی یاسا دیاری کراوە ئەوان قەت ناوی نانێن دەسوەردان ئەوان ڕاستپاردەیان هەیە بیر و بۆچوونی خۆیان ئەخەنە ڕوو تەنانەت لە یەکێک لە ڕۆژنامە نووسەکان پرسیار لە یەکێک لە کاربەدەستانی کونسوڵخانەی وڵاتێک ئەکا ئەڵێ ئەگەر ئەمانە جێبەجێ نەکرا ئێوە ئایا سزا ئەدەن ئەڵێ نەخێری کاروباری ئێمە ئەوە نییە سزای
هیچ وڵاتێک بدەین بەڵام خۆتەزانی ئەوانیش بیر و بۆچوونی خۆیان هەیە و ڕۆڵی خۆیان هەیە بۆ نمونە هاوپەیمانان هاوکاری هێزی پێشمەرگەکەن ئایا گەر ئەمە جێبەجێ نەکرێ و یاسای هەڵبژاردن وەکو بە پێی پێویست نەچێتە پێش و هەڵبژاردن نەکرێت و کاروبارەکانی یەخستنەوەی هێزی پێشمەرگە لەوانەیە ئەو تێڕوانینەی نەمێنێ بۆ هاوکاریکردنی هێزی پێشمەرگە بنمونە لەوانەیە پرۆژەکانی کە پرۆژەی کولتوریان هەیە پرۆژەی خوێندنیان هەیە پرۆژەی واتە لە شێوازی تر لە شوێنی تراکاری بە شێوازێکی تر ئەگەرنا ئەو لە ڕووی دیبلۆماسیەوە هیچ وڵاتێک بۆی نیە تەدەخولات هەرچەند مەفهومێکی تازە هەیە لە تێڕوانی نێودەوڵەتیە بۆ وڵاتان پێ ناوێنن تەدەخولی ئیجابی ئەوان یعنی ڕێوشێنێک هەیە بۆ ئەوەی کە قسەی خۆیانی تیا بکەن بەڵام پێش ئەوەی ئێمە باسی وڵاتان بکەین پێش ئەوەی باسی قسەی هەر وڵاتێک هەر ڕێکخراوێک هەر کەسایەتێک لە دەروی وڵات ئێمە حەقا هەم بە یاسا بەڵێ هەم گوێ لە خەڵکەکەی خۆمان بگرین یعنی بۆچی گوێ لە مەسەن وڵاتانێک بگیرێ بۆچی گوێ لە خەڵکی خۆمان نەگیرێ بۆچی مەسەن هەڵبژاردن لە کاتی خۆیان ماوەی یاسایی بەسەر چووە بۆ لە کاتی خۆیان هەڵبژاردن نەکرێ هیچ نەبێ ئێمە لە عێراق کە لە ساڵی 2023ەوە چەندین هەڵبژاردن کراوە هەر هەمووی بەپی یاسال لە کاتی خۆیان یا لەو کاتی کۆمیسیۆن ئەگەر مانگێک یا مانگونیوێک چل ڕۆژ زیاتری پێویست بێ ئەوەندە بووە بەڵام بەداخەوە ئێمە یەک هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە 92 تا ئێستا لە کاتی خۆیان ئەنجام نەدراوە دواتر باس لە ئەزمموی هەڵبژاردنەکەین لە هەرێمی کوردستان باس لەوە کرد کە یەکێتی و پارتی دوو حزبی جیاوازن بیر و بۆچوونی جیاوازیانێ بە جیاوازیش ئەمێنەوە بەڵام ئێستا لەسەر کۆمەڵی خاڵ ڕێکەوتن کراوە لێک تێگەیشتن نزیکە ئێوەش گوێتان لێبوو کە سەرۆک بابڵجوڵە تاڵەبانی ئاماژەی بۆ داوتی حەزم لە وشەی ناکۆکی و کێشە نییە ئێستا لە دوای ئەو ڕاگەاندراوە هاوبەشە لە دوای بەڵام باسی تێڕوانینی جیاوازیشی کرد باشە ئێستا ناکۆکی و کێشە هەیە یەک شتەیە خەڵکی کوردستان بۆن من لە زەمانێکە ناکۆکی هەبووە بەداخەوە ناکۆکیەکە پەلی هاویشتووە بۆ ڕوبەڕووبوونەوە ئەمە ئەو تێڕوانینەیە کە کاک بافڵمە بەسێتی بێگومان ئەمە ئەو قۆناغە تێپەڕیوە بەڵام وەکو بیر و بۆچوونی جیاواز ئێمە ناومانێکێتی نیشتیمانی کوردستانە هەر لە لێدوانە ڕۆژنامەوانەکەی خۆشی باسی لەوە کرد تێڕوانینی جیاواز بەڵام خاڵی هاوبەشیش هەیە ئەم هەرێمی کوردستانە هی هەمومانە هی هەموو حیزبە سیاسیەکانە هی خەڵکی کوردستانە خاڵی هاوبەش زۆرە ئێستا تۆ پەیڕۆ و پرۆگرامی حیزبە سیاسیەکان سیرکەی دنیای خاڵی هاوبەش هەیە وانە هەمومان مەبەسمانە هەرێمێکی بەهێز هەبێ هەمومان مەبەسمانە بژێوی خەڵک باشتر بێ هەمومان مەبەسمانە پەیوەندیەکانمان لەگەڵ بەغایە بە جۆرێک ڕێبخینەوە لە بەرژۆندی خەڵکی کوردستان بێ یەکاک بافڵ ئەمەی مەبەستە بەڵام خۆ لە هەمان کاتە بیر و بۆچوونی جیاوازیش هەیە بۆ شێوازی بەڕێوەبردن یاسای هەڵبژاردن ئەی کۆبوونەوەکان لەسەر چییە چۆن تا ئێستا نەگەیشتوین بە دەرەنجامێک بۆ بەتایبەتی ئەگەر ناب تۆ حیزبەکان بگەن بە ڕێککەوتنێکی یەکجارێکی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە ماوەی 24 ساعتە توانێت کۆبوونەوەکە ڕێک بخات و فراکسیۆنەکانیش دەنگی لەسەر بدەن بە تایبەتی ئەو یاسایانەی کە بوعدی سیاسی هەیە چونکە کۆمەڵی یاسا هەیە وەکو یاسای کۆمیسیۆن یاسای هەڵبژاردن یاسای ئەحزاب هەمواری دەستور ئەو یاسایانەی کە وەکۆڵێ ڕەهەندێکی سیاسیان هەیە ئەمە هەمیشە لە هەموو وڵاتێکا بێ حیزبەکان بیر و بۆچوونی خۆیان دەرببڕن ڕێک بکەون دواتر لە پەرلەمانە دەنگی لەسەر درێ وەکو یاسای شارەوانی نییە بۆ نمونە وەکو یاسایەک نییە تایبەت بێ بە سێکتەرێکی دیاریکرا و لە ناو حکوومەت یاریمی کوردستانە ئەوە پەرلەمان و پەرلەمانتاران و ئەوانە ئیشی خۆیانەکەن و دەستێوەردان نییە بەڵام ئەو یاسایانەی کە بوعدێکی سیاسیان هەیە ئەبێ حیزبەکان لەسەری ڕێکەوەن کاک سەرتیب دیارە باس لەوە کرد چۆن بابەتێک باس کراوە ڕێکەوتن دەکتێ گەیشتن کراوە لە نێوان هەردوولا بابەت و مەسەرەی ترکەیسی تر هەیە کە باس نەکراوێ بەجێ مابێت وەکو لە نێوان یەکێتی و پارتی ئەم ماوەیە هەم کۆبوونەوەکەی بەڕێز کاخوباد و سەرۆکی حکوومەت ئیجابی بوو تێڕوانی ناوبەش دواتریش خۆتەزانانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کرا تێڕوانینی یەکێتی و بەشێک لە حیزبەکان ئەمە ئیجابیانە سەیریکەین با بڵێن کۆی حیزبەکان لەوێ لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەردرا ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کە یەکێتی داوایە کرد کە ئەمە یعنی هەنگاوێکی باشە ئەمێنێتەوە جێبەجێکردنی
دواتر دەست پێشخەری ئەوان بۆ کۆبوونەوە لەگەڵ یەکێتیە و هاتنە پێشەوە سەردانیکردنی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی کە ئێمە خاڵی هاوبەشمان زیاترە تا ناکۆکیەکان ئەمانە هەمووی وەکو مەبادی شتێکی باشە ماوەتەوە ئینشاءڵڵا لەو چەند ڕۆژە کە دەستگای هەڵبژارنەکان چونکە بیرمان نەچێ جاری وایە تۆ وەکو هێڵە گشتیەکان ڕێئەکەوی بەڵام هەندێک مەسایلی تەکنیکی هەیە ئەوە ئەهلی وەکو خۆیڵێ پسپۆڕ و خەڵکی مختص و ئەوانە پێویستە ئەوە ڕێک بخەن ئەوەیش لەوانەیە کاتی بوێت باس لەوە کە خاڵی هاوبەش زیاتر لە خاڵە ناکۆکان واتە خاڵی ناکۆکیشێ باز لە جیاوازی بیرروڕا و تێڕوانی ناکەین کار حزبی جیاوازی خۆی هەیە دواتر قسە ئەکرێ ڕێکەوتن ئەکرێ کۆبوونەوەی تر ئەکرێ لەسەر خاڵە ناکۆکان بەرداوام ئەبێت ئەم کۆبوونانە بێگومان ئەوەی ئێستا ئەولوێت بۆ چییە وەکو باسمان کرد لە ماوەی ڕابردووە یەکەم مەسلەی بەڕێوەبردننی حکوومەت بووە ئەوە خۆشببختانە ئێستا ئەنجومەنی وەزیران کۆمەڵێ بنەما و دەنگدانی کردووە لەسەر پرۆژەیەک کە بە جۆرێکی تر شێوازی بەڕێوەبردن و کۆکردنەوەی داهات و مەسایلی موچە و پرۆژەکان چۆن جێبەجێ بکرێ ئەنجومەنی وەزیران لەسەری ڕێکەوتووە ئەم کەمە شتێکی باشە ینی ئێمە من دڵنیام هەموو هاوڵاتیەکی ئەم هەرێمە حەزی لە ئیسیقرار هەیە حەزی لەوە هەیە سەقامگیری هەبێ حەزی لەوە هەیە موچە و بوجە و ئەوانە هەبێ بۆ ئەوەی کە هەم پرۆژەکانی پێجێبەجێ بکرێ هەم خەڵک چیتر ئەوە نەقوربانی ململانی سیاسی نەبێ یاسای هەڵبژاردننیش ڕوون و ئاشکرایە ساڵێکە ئەم بێنە و بەردە ئەم کێشمە کێشە لەسەر چییە لەسەر یاسای هەڵبژاردن بووە ئەم بەشێکی ئەوە هاتوونەتە پێشەوە هەموو لایەنەکان باوا سێری بکەین کە ئەبێ لە ماوەیەکی دیاری کراوە ئەم یاسایە هەموار بکرێتەوە کۆمیسیۆن ئاکتیو بکرێتەوە بۆ ئەوەی چیتر هەڵبژاردن لەوە زیاتر دوانەکەی و یەکێتی نیشتیمانی کوردستانیش قەتلاری نەبووە لەوەی هەڵبژاردن و بەڵام مەسلەی یاساییەکە ئێستا بەیانی بڵێ هەڵبژاردن نەکەین تۆ کۆمیسیۆنت نییە بۆ هەڵبژاردن ینی بە هەر سبێنە بڵێنەوە بڕیارماندا خۆ سەرۆکایەتی هەرێم ڕۆژی هەڵبژاردننی دیاری کردەوە ئەی بۆ هەڵبژاردن ناکرێت چونکە تۆ کۆمیسیۆنێکت نییە هەڵبژاردنت بۆ بکە ئایا لەگەڵ مبادرت کردو کۆمیسیۆنی عێراق بێت بۆت بکە ئایا ئەو بەڵێ ئەکا ئایا بوجەی هەڵبژاردن کە تۆ لەسەر هەرێمە عێراق بۆ دابینەکە نەخێرەمانە پرسیاری قانونین لەسەر بابەتی هەڵبژاردنەکە ئەمێنینەوانێ بەڵام بەر لەوە ئەمێ ئەو بزانم کە ئەم لێک تێگەیشتنە ئیجابی نێوان پارتی و یەکێتی کاریگەری هەیە لەسەر پەیوەندیەکانی نێوان بەغداد و هەرێم بەتەکید ئێمە لەوانەیە من یەکێک ئێمە و چەندین هەواڵی تر لێرە گفتوگۆمان کردووە یعنی چاودێرانی سیاسی هەموو حیزبەکان یەکێتی و پارتی بیرمان نەچێت لە بەغدا لە چوارچێوەی هاوپەیمانێتیەکان پێڵێن هاوپەیمانێتی بەڕێوەبردننی دەوڵەت کە ئەو حیزبانن حکوومەتی عێراقیان تەشکیل کردووە پرۆسەی سیاسی بەڕێوە ئەبن لەوێ پەیامی سیاسی وا بووە کە ئەبێ یەکێتی و پارتی نێوماڵی خۆیان هەرێمی کوردستان ڕێخەنەوە چونکە دوو حیزبن لە بەغدا هەرم دوو حیزبە بەشدارە لە حکوومەتی فیدراڵیە لێرە جیاواز و ململانی و ناکۆکی هەبێ لەوێ کاریگەری هەیە بۆ نمونە قانونی موازنە چۆن ئەگەر تۆ بە یەک هێز بچیت پەرلەمانتارانی یەکێتی و پارتی یەک تێڕوانینیان هەبێت داکۆکی لە خاڵەکان بکەن بۆ هەرێمی کوردستان جیاوازترە لەوەی هەریەکەیان بە تێڕوانینێکی جیاوازەوە بێ یعنی من بۆ خۆم لە ماوەی ڕابردووە بە هەندێک مناسبات و کۆبوونەوە لە بەغدا بووین ئەگەر خەڵکێکمان بینیوە لەوێ ئەزانن کە لە ماوەی ڕابردووە ئەم ململانەیە هەبووە ئەم جیاوازیە هەبووە جۆرێک لە نیگەرانی هەیە لە نێوانی یەکێتی و پارتیە ئەوانش چاودێری سیاسی چاودێری نەکەن هەمیشە تاک بە تاکی خەڵکیم کوردستانە لێ پرسە ئایا حیزبە سیاسیەکان نەکتەنها یەکێتی و پارتی ئەگەر هەر هەمووی لە بەغدا پێکەوە بە تایبەتی لەسەر خاڵە ئەساسیەکان وەکووتم یعنی ئێمە مەسایلی پێشمەرگەیە بوجەیە 140 قوارەی هەرێمە ئەمانە وەکو بنەمای سەرەکی بچەسپێ ئەگەرنا کۆمەڵێ بوواریش هەیە تەنانەت لە ناو فراکسیۆنێکیشا پەرلەمانتارێ بیر و بۆچوونی خۆی لە بوارێکە بخاتە ڕوو ئەوە جێڵی بۆ پەرلەمان و پەرلەمانتارانوانە بەڵام ئەبێ ئێمە بنەمانە گۆڕەکان کۆمەڵێ بنەمای چەسپی وەکو بنەمای نیشتیمانی سەرجەم حیزبەکان باشتر وایە کۆک بن لەسەر کاکسەرتی با تۆزێ بەورتر باس لە پرۆسی هەڵبژاردن بکەین لە هەرێمی کوردستان لە دوایین هەڵوێستیانە 13 کۆنسوڵخانە و نوێنەری وڵاتان داوا دەکەن کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دوانەکەوە داواکاری تریشیانێ باس لەوانە ئەەکەم بۆچی ئەم فشارە بەرداوامی ئەم وڵاتانە کانەدا ئەمریکا ئەم وڵاتانی ئەوروپا
ئەو وڵاتانەی کە کونسولخانەیان هەیە یا ئەو وڵاتانن کە ئەمریکا و کەنەدا وڵاتانی ئەوروپی هاوکات لەگەڵ کاروباری خۆیانە کە کونسولخانە و سەفارەتەکان ئیشیان دروستکردنی پەیوەندیە و پاراستنی بەرژەوەندی ئەو وڵاتە لە ئەو هەرێمەیە لە وڵاتێکە بەڵام کۆمەڵێ مەبادی و قیەمی شەیە کاری لەسەرەکەن بۆ منە شتێکی ئاشکرایە کە مەسلەی هەڵبژاردن مافی ژنان کەمینەکان بەشداری گەنجان و لاوان لە پرۆسەی سیاسیە مەسایلی ئابووری ئەم ئەوانە پەیامی ئەو وڵاتانەیە بۆ وڵاتێکی تر ئەوان مەبەستیانە هەرێمێکی سەقامگیر هەبێ بۆن منە ئەگەر وڵاتێک بیەوێ لەم ناوچەی ئێمەیە پرۆژەیەکی ئابووری بکاتەوە پێویستی بەوە نییە کە ئەمنیەتێک هەبێ پێویستی بەوە نییە سەقامگیری هەبێ ئەم سەقامگیریە چۆن دروستە بێ هەڵبژارن لە کاتی خۆیان بکرێ حکوومەتی هەرێمی هەموو ناوچەکان بێ ململانەی هێزە سیاسەکان کەمتر بێتەوە بەم تێڕوانینە سەیریکەی ئەوان لەو شوێنانەی سەقامگیری هەبێت لەو شوێنانە پرۆژەی زیاترەکەن دوێنێ سەفیری ئەمریکا لە عێراق لێدوانێکی داوە ئەڵێکە من ڕۆژانە لە پەنجەرەی سەفارەتخانەکەی خۆمەوە سەیرەکەم ئەو بینایانەی بەرزەبنەوە یعنی وەکو ئەڵێ هاندەرێکی زیاترە بۆ ئەوەی کۆمپانیا ئەمریکەکان بێن لێرە کار بکەن ئەو سەقامگیری کە ئێستا لە بەغا ئەو کە ئەڵێ سەقامگیریەکەیە هاندەرە بۆ کۆمپانیای وڵاتان بۆن مناگرت بە تێڕوانینێکی ئابووری سەیریکەی دێنە هەرێمێکی سەقامگیرەوە دێنە وڵاتێکی سەقامگیرەوە بەرژەوەندی ئەوان وەخوازیە دیارە ئەم جارە جیاواز لە جارەکانی پێش هەڵبژاردنەکانی پێشتر فشارە نێودەوڵەتەکان بەرداوامەوە جگەلەوەی کە داوا ئەکرێکە هەڵبژاردن دوانەخرێت داوای هەڵبژاردنێکی دادپەروەرەکەن داوای هەڵبژاردنێکەکەن کە بە سیستمێکی دادپەروەرانە بەڕێوە بچێت ئەو ئەزمونەی هەڵبژاردن کە لە هەرێمی کوردستان هەبووە کاریگەر بۆ هۆکار بوو بۆ ئەوەی کە ئەم داواکاریانە هەبێت و پێ وایە ئەم جارە ئەزمونی هەڵبژاردنێکی جیاواز ئەکەین کۆمەڵێ بنەمای نێودەوڵەتی هەیە بۆ هەر هەڵبژاردنێک کە پەیوەندی بە یەکسانی مەسەلەن دەنگدەران هەموو کەسێ خاوەندەنی خۆی بێ بەو تەمەنی کە یاسا بۆی دیاری کردووە هەژدەیە لەوانەیە لە هەندێک وڵات هەیە جیاوازتر بێ ئازادی کەمپینی سیاسی بوونی حیزبی جیاواز پێوەرە نێودەوڵەتیەکان بۆ پرۆسەی ئیجراعاتی ئینتیخابات بوونی کۆمیسیۆنێکی سربەخۆ مەسەلەن ئەوەی کە پەیوەندی بە بنکەکانی دەنگدان و مەحەتەی دەنگدان و لیستی دەنگدەران و چێکردنەوەی لە ناوی دەنگدەر و ناسنامەی دەنگدەر و کەس لە جیاتی کەس دەنگ نەدا و دەنگدانی بە کۆمەڵ نەبێ ئەمانە کۆمەڵێ بنەمای نێودەوڵەتی هەڵبژاردنێکی پاکن کە پێویستە بەرقەرار بێ ئەوان پێشووتریش لە عێراق و لێریش و لە زۆر وڵاتی ترا خۆتزانین چاودێری نێودەوڵەتی هەڵبژاردن هەیە راپۆرتی خۆیانە بێ دواتر بەحسەی ئەوروپی ئیتحادی ئەوروپی هەمیشە لەم هەرێمەی خۆمانە چاودێریان هەبووە بەسەر هەڵبژاردنەکانەوە ئەی بینن کە خەلەلەکانی هەڵبژاردن لەکوێیە مەبەستیانە کە بەو پێوەرە نێودەوڵەتیانە بێ کە پێشێلکاری نەبێ و هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ تەنانەت ئەوەی کە مەبەستی دادپەروەرانەیە لەوانەیە هەرچەند لێرە قورس بێ لە بەغدا قورس بێ وەکو دەرفەتی گونجاو لە ناو حکوومەتە واتە بەکارهێنانی هەژمونی حکوومەت و دەرفەتە حکوومیەکان و سەرچاوە حکوومەتەکان بۆ هەڵبژاردن لە پێناو حیزبێکی دیاری کراوە ئەمانە من بۆ خۆم لەوانەیە ئەزمونێکی متەواضعیش مەبێ وەکو چاودێری هەڵبژاردن کە ساڵانە لەو پێشووتر کارمانتیا کردووە هەموو هەڵبژاردنێک مخالفات و پێشێلکارەکانی خۆیان تۆمار کردو دواتر ئەوان وەکو تەوسیات ئەیدەنەوە بە ئەو وڵاتی ئەو هەڵبژاردنی تیاکرێت ئەگەر ناخۆ کونسولخانە هەیە لە وڵاتە هەیە هەر هەڵبژاردنی تیانەکرێت بۆ نمونە لە وڵاتانی کەنداوە هەموو ئەم وڵاتانی ڕۆژئاوا سەفارەت و کونسولخانیان هەیە و سیستەمەکە هەر ئەحزابیشی تیان نییە ئەو بە جۆرێکی تر لێوە بەرژەوەندێکی خۆی پارێزێت کاک سەرتیب عەلی ئەندامی سەرکردایەتیەکێتی سوپاس بۆ ئامادەبوونە جایەکتر بەخێر بێت.